ئەو کاتت باش بەخێربێی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی چینە لاپەڕە 7 لەو کتێبە گەیشتینە پرسیاری ژمارە 15 هەست دەکەم ئەو پرسیارە بۆ شیتەڵکردنی ئەو پرسیارە پێویستە پێشوەخت شیتەڵی شتی بابەتی زانیاری تر بکەم هەتا ئاسانکاری بکەم بۆ ئەو پرسیارە لەبەر ئەوە دەچینە لاپەڕەیەکی دیکە. ئەگەر بازنەیەکت هەبوو لەو بازنەیە ڕەنووسەکت هەبوو 8 ڕەنووسەشکەشت هەبوو بۆ وێنە 3 ڕەنووسەشکەشت هەبوو 1 ئەگەر 3 ڕەنووست هەبوو لە ناو بازنەیەک داوایان لێکردی لەو 3 ڕەنووسەی ژمارەیەک دروست بکە ڕەنگە بچی ئەو ڕەنووسەی بینی هەشتەکەی بینی لێرە بینوسی لە لای دەستی چەپ پاشان یەکەکەی بنووسی لێرانە پاشان سێیەکەش بنووسی لەولایە ژمارەکەت دروست کرد دەیخینیەوە دەڵێ 813 ڕەنگە هاوڕێیەکەت ژمارەیەکی ئاوا دروست بکە یەکەکەی لێرە بنووسی پاشان سێیەکەی لێرە بنووسی ئەوجا هەشتەکەش لەو لای بنووسی چ ژمارەکی دروست کرد 138 دروست کرد یەکێکی لە هاوڕێیەکی تکەت ڕەنگە ئاوا دروست کاتن یەکەم جار سێیەکەی بنووسی لە دەستی چەپ پاشان هەشتەکەی بنووسی پاشان یەکەکەی بنووسی چی دروست کرد 381 ڕەنگە هاوڕێیەکی تکەت ئاوا دروستکە سێیەکەی بنووسی پاشان یەکەکەی بنووسی ئەوجا هەشتەکەی بنووسی یەکەکی تکە کو دروست دەکا ڕاستە یەکەم جار یەکەکەی دەنووسی بەڵام پاشی هەشتەکەی دەنووسی ئەوجا سێیەکەی دەنووسی ڕەنگە یەکەکی تکە ڕاستە هەشتەکەی پێشوەخت نووسیە بەڵام پاشان سێیەکەی دەنووسی بەڵام لە کۆتایی یەکەکەی دەنووسی باو هەشتەی ڕەگ باشتر بنووس ڕەنگە یەکەکی تکە کو دروستکە با بزانین چەند ژمارەمان بەدەستکەت ئەوە ژمارە ئەوە 1 ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 ژمارەمان بەدەستکەت لە نووسینی تەنیا 3 ڕەنووسمان هەبوو بەستوانیمان 6 ژمارەی بنووسین ئێستا لەو 6 ژمارانە کامە ژمارە لە هەمویان گەورەترە ئەو ژمارەی بە گەورەترین ڕەنووس دەست پێ دەکا ئەو ژمارەی بە گەورەترین ڕەنووس دەست پێ دەکا کامەیە دوو ژمارەیە ئەوە و ئەوە بە گەورەترین ڕەنووس دەست پێ دەکەن بەس کامیان گەورەترە ئەو ژمارەیە پاشی ڕەنووسی 8 ڕەنووسی 1 دێ ئەو ژمارەیە پاشی ڕەنووسی 8 ڕەنووسی 3 دێ لە خانەدەیان کەوابوو ئەو ژمارەیە گەورەترین ژمارەیە لەو هەر 6 ژمارانە گەورەترینیانە باوانە ڕەشکەمەوە لێرە گەورەترین ژمارە کامەیە ئێستا زانیمان گەورەترین ژمارە ئەو ژمارەیە کە 831 لەبەرەوەی لە دەستی چەپ ڕەنووسە گەورەکە نووسرایە لە دەستی چەپ ئەو ڕەنووسە گەورەیە نووسرایە کە 8 لێرە پاشان لەوی بچووکتر لە هەشتی بچووکتر سێ ئەویش لێرە نووسرایە هەرە بچووکەکە کە یەکە گسکەکە لە خانە یەکان نووسرایە بەو جۆرە ژمارەی گەورە بەدەست دەینی باشە ئەدی ئەگەر بمانەوێ بچووکترین ژمارە بەدەست بینین کامەیە لەو ژمارانەی هەمانە ئەو ژمارە لە هەمویان بچووکترە 138 لە بەچە لەبەرەوەی لە دەستی چەپ بچووکترین ژمارە نووسرایە کە یەکە
پاشان لەوی تۆزە گەورەتر کە سێیە لێرە نووسرایە لە ناوەندەکەی پاشان گەورەترین ژمارە لە لای خانە یەکان نووسرایە کەواتە بەهای ئەو هەشتەی لێرە هەر هەشتە بەڵام لێرە بەهای هەشتەکەی 800 لەبەرەوەی ژمارەکە گەورە بووە. ئێستا زانیمان کە ڕەنووست هەبی بە چ ڕێگایەک بچووکترین ژمارە دروست دەکەی یان گەورەترین ژمارە یان ژمارەی دیکە دەکەویتە مابەینی ژمارە گەورەکە و بچووکەکە. بە دڵی خۆت ژمارە دروست دەکەی بەس دەبی بزانی کامە گەورەیە کامە گچکەیە. ئێستا دەگەڕێینەوە لای پرسیارەکەی. پرسیارەکە چی دەگوت؟ دەیگوت 4 ڕەنووست هەیە، ڕەنووسی 1 4 2 و 5 ئەو 4 ڕەنووسەت هەیە ژمارەیان پێ دروستکە بەڵام چ ژمارەك گەورەترین ژمارەی پێ دروستکە گەورەترین ئێستا زانیت گەورەترین ژمارە چۆن دروست دەکەی گەورەترین ژمارەی دروستکە پاشی کە ژمارە گەورەترین ژمارەت بەو 4 ڕەنووسەی دروست کرد 900یشی بۆ زیاد بکە. با بچین بزانین کو ڕەنووسەکانت لە بیر نەچی 1 4 2 5 1 4 2 5 ڕەنووسەکانمان چ بوو؟ 1 4 2 5 بە کەیف خۆتدایاندنەی کامە لە سەرێ کامە لە تەنیشتێک کامە لە خوارەیە ئەوە گرنگ نییە. گرنگەوەیە بتانی گەورەترین ژمارە بەو ڕەنووسانە دروستکەی. ئەوە گرنگە. لەبەرەوەی 4 ڕەنووسە دەینی 4 خانەی دروست دەکەی. خانەی یەکان، خانەی دەیان، خانەی سەدان، خانەی هەزاران. وەک دەبینن خانەی هەزاران تۆزێک دوورم خستی تۆ لە خانەی سەدان بۆ ئەوەی لەبەرەوەی خانەی یەکان و دەیان و سەدان دابڕینە مەودایەک هەیە لە مابەینی لەگەڵ خانەی هەزاران. ئەگەر ڕەنووسەکانت 5 دانەبان یان 5 بان لێرانە دەبا خانەشکەش دروستکەی خانەی 10,000 بەڵام ڕەنووسەکانمان 4 ڕەنووسمان هەیە تەنیا 4 دانە. ئێستا دەینی ئەو ڕەنووسانەی کە هەتە لە خانەکان دادنەی تا بتەوێت لە گەورەترین ژمارەی دروستکەی تەمەشای ڕەنووسەکانت دەکەی کامە لە هەمویان گەورەترە لەوانە 5 لە گەورەترین خانەی دادنەی لای دەستە چەپ چییە؟ خانەی هەزارانە لەوەی گەورەترمان نییە لێرانە 5 لە گەورەترین خانەی دادنەی دەیکەمە ڕەنجشین. چماوە لەو سێ ڕەنووسەی کەمایتۆ لە هەمویان گەورەترە ئەو چارە لە هەمویان گەورەتە چی لێ دەکەی؟ لە خانەی سەدانی دادنەی چارەکەی لە خانەی سەدان دادنەی با بیگۆڕمە ڕەنجی سەوزیان کەسک دەینی لە خانەی سەدان دادنەی ئەو چارەی. چماوە لەو دوای کە گەورەنە ئەو دووە گەورەتر لە یەکەکەی بێگومان ئەو دوای دەینی لە خانەی چی دادنەی لە خانەی دەیان. ئەو جە چماوە یەکەکە ماوە کە بەهایەکەی زۆر کەمە چونکە لە خانەی یەکانە بەخۆشی هەریەکە لێرە گەورەترین ژمارە دروستکە ژمارە چ 5,421 گەورەترین ژمارە دروست کرد. پاشان چ دەڵێ بگەڕێنەوە لای پرسیارەکەی یەکەم جارگوتی لەو 4 ڕەنووسەی 1 4 2 5 گەورەترین ژمارەی دروستکە کە 4 ڕەنووسیبی دروستمان کرد. ئێستا 900 لۆ زیاد دەکەین دەینی 900 زیاد دەکەین 900 کە جێمان لە وشەی سەدی دەبی کەوابوو نۆیەکە لە کامە خانەیە لە خانەی سەدانە 900 گرنگ نییە کام سفر چونکە هەر سفرەی یەکێک لەژێر خانەی دەیانە یەکیش لەژێر خانەی یەکانە سفر هەر سفرە بەهایەکەی هەر سفرە لەژێر هەر خانەکبی. ئێستا چ دەکەین؟ لەبەر ئەوەی پێی دەڵێن زیادکردن واتە خانەی سەدانەکە زیادی کرد 900 زیاد کرد نۆی زیاد کرد دەینین ئەو چارە و ئەو نۆی لەگەڵ یەک کۆ دەکەینەوە کۆکردنەوە مانای چییە؟ ئەوە کۆکردنەوەیە. هێمای کۆکردنەوە چییە؟
ئەوە کۆی دەکەینەوە دەینین کۆی دەکەینەوە چار خانەی سەدان لەگەڵ ئەو نۆی کە لە خانەی سەدانە کۆی دەکەینەوە خانەکانی دی ناگۆڕێن ئەوان هەروەکو خۆیانە تەنیا خانەی سەدان دەگۆڕێت چونکە لێرە هەر سفرەوە هەر سفرەوە کەواتە ئەوە هەر وەکو خۆی دەمێنێتەوە یەک هەر لێرە دوو لێرە بەڵام چار کۆ نۆ دەبتە سێزدە دەبیتە سێزدە بەڵام ئەمە ئەوەی دەزانین کە ناتوانین دوو ڕەنووس لە یەک خانەدانین ناتوانین دوو ڕەنووس لە یەک خانەدانین کەوابێ ئەو سێزدەی چ لێ دەکەین ئەو سێزدەی دەینین سێەکەی ئەو سێەکەی لە خانەی سەداندا دەنێن یەکە کەش دەبینە خانەی هەزاران ئەو سێزدەی چ لێ دەکەین بەس با لێرە سێەکەی بنووسم ئەو سێی لێرە دادەنێن بەڵام ئەو یەکەی لە تەنش سێزدەکەی هەبوو لە چی دادەنێن دەیبینە خانەی هەزاران ئەو هەزارەی لا دەبین یەکەکەی لەوێ دەنووسین لێرانە دەنووسین یەک بەڵام لەبەرەوەی لە خانەی هەزارانە باوی کەمەشین لێرانە ئەو یەکەی دادەنێن ئێستا زانیمان ئەنجامەکە چی لێ هات چار لەگەڵ نۆ بووە سێزدە سێیەکەمان لێرە نووسی یەکەکەمان هینا خانەی تەنیشتی لە لای چەپ ئێستا ئەو یەکە لەگەڵ ئەو پێنجەی کۆیان دەکەینەوە کۆ ئەوە کۆیە دەڵێن یەک کۆ پێنج دەبیتە چەند دەبیتە شەش دەبیتە شەش لە چێندەرەی دەنووسین ئەو شەشە لێرە ئەو خانانە هەردووچیان هەروەکو خۆی ماوە لەبەرەوەی کۆی دەکەینەوە لەگەڵ ئەو سفرەی بەس هەر دەکات دوو با هەروەچی خۆی بینوسمەوە ئەگە توانیم بزانم لێرە پاشان ئەوەی کۆپی دەکەم هەر لێرەی دەنووسمەوە وەکو خۆی ئەوەش ئەو خانەیەکانیش هەروەکو خۆی لێ هاتەوە لێرەی دادەنێم ئەو یەکەش لێرەی دەنووسمەوە ئێستا ژمارەکەم بووە چ بووە 6 3 2 1 ژمارەکەم بووە کە داوایان لێ کردبووم ژمارەکەم بووە 6321 6321 کۆکردنەوەکەش زانیتان کۆ دەکەینەوە ئەو خانانە نەگۆڕدان لەبەرەوەی 900 تەنیا نۆ هەیە ئەوانی دی سفر بوون کۆش بکەینەوە یەک کۆ سفر هەر یەکە دوو کۆ سفر هەردووە بەڵام چار کۆ نۆ سێزدەیە بەس سێەکەی لە ژێر سەدان دەنووسین ئەو یەکە کە لە تەنش سێەکەیە دەیهێنین لە خانەکەی دی دەینووسین ئەوجە دەڵێن یەک کۆ پێنج دەکا شەش ژمارەکەمان بووە 6321 ئەگەر بینووسین ئاوا دەینووسین 6321 ئەوە ژمارەکەمانە ئاوای لێ هات ئەگەر بە ڕەنگەشکە بینووسم ئەو ژمارەیە 6321 ئەوە ئەو پرسیارەمانشی تەڵ کرد هەستم کرد پرسیارەکی یەکجار لەو ئاسانانە نییە و پرسیاری لەو زۆرەی شیتەڵ نەکرایتەوە پێشی ئەو پرسیارەی بەڵام هەر چۆنێک بوو شیتەڵ کرا لێرانە دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا وانەی داهاتوو هەر خۆش و شاد و بەختەوەربی